ئاسمانی کوردستان ئەستێرەیەکی دیکەی لەدەستدا. بەیانی ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان بە هەواڵی کۆچی دوایی دکتۆر دەشتی دزەیی پسپۆڕی نەخۆشەکانی دڵ و زانای پایە بەرزی کورد خەبەریان بووەوە. ئەمڕۆ شەممە دکتۆر دەشتی دزەیی پسپۆڕی نەخۆشەکانی دڵ و هەناو مامۆستای زانکۆ و پسپۆڕی پزیشکی و خۆشەویستترین دکتۆری هەولێر و کوردستان لە تەمەنی 80 ساڵی چاوەکانی بۆ هەمیشە لێک ناو بەهۆی تێکچوونی گورچیلەکانیەوە کۆچی دوایی کرد. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی لە مزگەوت ئامادەی مەراسیمی نوێژ لەسەرکردنەکەی بوو و بە پای تەخمیدیای ڕاگەیاند. بەداخەوە کورد زانایەکی گەورە و سەرکردەیەکی بواری پزیشکی لەدەستدا. بەداخەوە بەر لە سەعاتێک وەر لە ئێستا هەرێمی کوردستان و شاری هەولێر زانایەکی گەورە و سەرکردەیەکی بواری پزیشکی لەدەستدا کەمە بۆشایەکی گەورەی دروست کرد بەڕاستی. دکتۆر ئەحمەد دزەیی سەرۆکی پێشووی زانکۆی سەلاحەددین و ئێستای زانکۆی تیشک بە پای تەخمیدیای گوت لە دوای ساڵی 1960 لە کوردستان پزیشکی هاوشێوەی ئەو زۆر دەگمەن بوو. لەو کاتەوە تا ئێستا خزمەتی هەولێر و کوردستانی کردووە، تەنانەت کە خانەنشینیش بوو وازی نەهێنا. لە کۆتایی ساڵانی هەشتاوە شەستەوە عەفوان کە کۆلیجی تەواو کردووە ئیتر لە بەغدای ئیقامەی کردو، دواتریش هاتوو تا هەولێر لە سەرەتای هەفتاکانەوە دکتۆر بوو، دکتۆرێکی زۆر کاراژ بووە. بەڕاستی ئەو کاتە دکتۆر بەدەگمەن بووە، دکتۆری باتنی و هەناوی و لە کاتی خانەنشینیشی هەر وازی نەهێناوە، بەیانیان لە باتیەوەی کە بچێتە خەستەخانە دەچوە زانکۆی ئەوە دەچوە خستەخانەی ژینەوێەوە خزمەتی نەخۆشەکانی دەکرد و ئێوارانش یادێ هەموو کەس دەزانی. دکتۆر دەشتی دزەیی جگە لە کاری پزیشکی مامۆستای زانکۆ بوو، خاوەنی چەندین بڕوانامەی پزیشکی و توێژینەوەی ئەکادێمی بوو. هەمیشە نۆرینگەی کرابووە و بە گوتەی کە سوکاری هیچ کات تەلەفۆنەکەی دانەدەخست. ئەم پزیشکی ئەزموندارەی کوردستان خێزاندار بوو و خاوەنی 4 منداڵ بوو. دوای نزیکەی 60 ساڵ لە خزمەت ئەمڕۆ بۆ ئەبەد ماڵ ئاوایی لە خێزان و هاوڕێ و خەڵکی هەرێمی کوردستان کرد. بەڵام ناوەکەی وەک سیمبۆلی مرۆڤ دۆستی و پێشڕەوی زانست خوازان دەمێنێتەوە.